کاژێر 12 و 15 خولەکی شەوی 6 لەسەر حوتی نیسانە دەنگی تەقینەوەی درۆن و بڵێسەی ئاگر شەوی تاریکی لە دانیشتوانی گوندی زەرگەزەوی کرد بە ڕۆژی ڕووناک. درۆنێک بەرماڵی هاونیشتیمانیەکی گوندەکە کەوتووە و ژن و مێردێکی لە شیرینی خەودا شەهید کرد. موسا ئەنوەر تەمەن 39 ساڵ و مژدە ئەسعەدی تەمەن 35 ساڵ. موسا و مژدە دوو کچی بچکۆلانەیان لە دوا بەجێمە. ئەمە وێنەکەیانە دلینی 5 ساڵ و مەلینی 3 ساڵان. لە کاتی کەوتنە خوارەوەی درۆنەکە منداڵەکان لە ژوورێکی دیکە بوون و بۆ هۆیەوە لە مەرگ ڕزگاریان بووە. دارەکان هەر لە ژۆرێ بوون، دوو منداری بچووکیانە، دوو منداری بێ بابمان و بێ داکمان و بێ کەسمانەوە ماری خاون. سەلامەتن بەخۆیان باشن، سەلامەتن مندارەکان لە مارێنە لە ژوورێت تێت بوون بەبەر نەکەتینە بچووکن، هەمویان بچووکن، هیچ نازانن، هەمویان وەک شوێتیان لە یادی هەمووی ترساون، هەر دەگیرێن، هەر داوای داک و بابیان دەکەن، تەواو تازە ڕۆیشتن نەما. گوندی زەرگەزەوی سەربەناحیەی دارە شەکرانە لە دەڤەری زرارەتی. گوندەکە 45 کیلۆمەتر لە هەولێر دوورە. ئەسعەدی پیرە باوکی مژدەی جوانە مرگ بە دەست نەخۆشیێکی سەختەوە ڕۆژانێکە دەناڵێنێ. ئێستا ئازاری جەرگ سووتانیشی هاتە سەر. لە ماری خۆی دانیشتە ئەو ساروخە دۆرۆنە ساروخە چەپیان کەتێ و هەردوو مردینە بە خوب بە پیاوەکەی. ئەرێ وەڵڵا پەیامم ئەوەیە یا ڕەبی ئەوانە خوددا دەناویان ببە، خوددا حەقیان بکە یا ڕەبی، یا ڕەبی خوددا حەقیان بکە براکەم، خوددا حەقیان بکە. ئەوە شەهیدی هەموو کوردستانین. تەرمەکانیان لە پزیشکی دادی هەولێر بوو، هەڵبەت ئێستا دوای ئەوەی ڕێکارەکان لێرەتەوە بوون، تەرمەکان بەڕێکران بۆ ئەوەی ببرێن بۆ مزگەوت و لەوێ بڵێ دواتر ببرێن بۆ گۆڕستان و بە خاک بسپێردرێن. گوندی زەرگەزەوی زیاتر لە 400 ماڵی تێدایە. گوندنشینەکان خەڵکی سڤیلن و لەوەتەی هەن خەریکی مەڕداری و کوشت و کاڵ و ژیانێکی سادە. خەرکەشی بێگانە تێداین، نەم عەسکەری تێدایە، نە خەرکەشی هاوڵاتیە، برایەکیشی بەخۆی شەهید بووە لە شەڕی داعش و دووەم بۆ سێم شەهیدی بنەماڵەکەیان. زۆر بەداخەوە و کاک موسای کەس پازە سار پێکەوەینە، زۆر بەداخەوە. لە دوای ڕووداوەکە دژە تیرۆری کوردستان ڕایگەیاند کە درۆنەکە لە ئێرانەوە ئاراستە کرابوو و ئاماژەشیان بۆ داوە. ئەم هێرشانە پێشەلکردنی ڕوونی یاسا نێودوڵەتیەکان و تاوانی جەنگن. پێم سەربەست ڕووداو هەولێر.